یاریزانانی یانەی کۆیە لە دەستدانی دووخاڵی یاری ڕابردوویان بەرامبەر بە یانەی ئاشتی میوانوەلانە و سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ یاری داهاتویان بەرامبەر شەقڵاوەی میوانداریان. یاریزانەکان لەو دیاری ڕابردووی کە یەکسام لەگەیانەوەچی سەی سادقیانەوەچی ئاشی ئەو یاری ئاخیرما لە یاریگای خۆمان بوو. یاریزانەکان مۆفەق نەبوون لە ڕۆژ خۆیان نەبوو. ئێستاش بەم سەرماوە بۆ فروباران هاتینە وعدیان داوە ڕاهێنانەکان سڕ و پڕتر بکەینەوە. یاریزانەکان ڕاستی گروتینەشی وا لەناو ژووری خۆگۆڕیندا هەیە کە وعدێک و پەیمانێکیان داوە کە ئەو توعاد لێ ناو یاریگای خۆمان توانمان یەکسان بینە کە یاکسان مامەدەستێناوە لە یاریدا تو ئیشاڵە سەرکەوتن بەدەستبێنن کە بەڕاستی گروتین یاریزانەکان وای لەمە کردووە کە ئەمڕۆ یەکجار بە زەوقێکی تر و بە ئوسڵی بێشتر بێنە ناو مەشق و ڕاهێنانەکانمان. بەهۆی دابارینی بەفر شاری کۆیا سپیپۆش بووە و پلەکانی گەرماش بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە، بەڵام یاریزانانی تیپەکەی حاجی قادری کۆیی لە ژێر لێزمەی باران و بە گروتینێکی گەرمەوە مەشقەکانیان ئەنجام دەدەن و سەرۆکی یەکەی ئیداری قەزاکەش ڕۆژی پشووی قۆستەوە و ئامادەی یەکەی مەشق و ڕاهێنانەکانی تیپەکەی دەبێت. ئێمە وەکو قایمقامەتی قەزای کۆیە هەر لە سەرەتای دەستپێکردنی خولی نایابی کوردستان پاڵپشتی خۆمان ڕاگەیاندووە بۆ یانەی وەرزشی کۆیە و بەنیازیشین لە دوای یاری کە ئەنجامەکەمان هەبوو ئەو کاتە لە کۆنگرێکی ڕۆژنامەوەی چۆنیەتی هاوکاری و هەماهەنگەکان لەگەڵ یانەی وەرزشی کۆیە بخەینە ڕوو وەجگەلەوە ئیمڕۆ بەو سارد و سەرمایە کە بەفر دەبارە دەبینین ئێستا بەفر دەبارە و سەرمایە یانی وەرزشی کۆیە مەشق و ڕاهێنان دەکات خۆی ئامادە دەکات بۆ ڕۆژی چوارشەمە و بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یانی وەرزشی شەخڵاوە بە ئومێدین لە زۆربەی یاریەکان سەرکەوتوو بێت بۆی ئەم ساڵ دەرفەتێکی باشە بچین بۆ خولی نایاب. سەرۆکی یانەی کۆیەش گەشتبینە بە ئاست و ئەنجامی یاریزانان و تیپەکەیان بڕوای تەواوی هەیە کە وەرزش سەرکەوتن و دۆڕاندنە. دیارە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر هاندەرەشی زۆر هەیە هەرچەندەمە هەندێک تێبینی هەبوو لە یاری ڕۆیی کە ناکرێت و چکل لە وەرزشدا شکست و سەرکەوتن هەیە لە حاڵەتێک ئەگەر ناتوانی سێ خاڵ یاریەکە بەدەستبێنی بەڵام خاڵێک زۆرە و دەتێڵتەوە لە ڕیزەکانی پێشەوە. یانەی وەرزشی کۆیە پاڵپشت بەو هاندەرا دڵسۆزەی لەم ساڵدا دەیەوێت سەرجەم ئاستەنگەکان ببڕێت و سەر بکەوێت بۆ خولی نایابی کوردستان. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.